لە یادی 44 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسنی کۆنگرێ و حزبە بۆتە داخوازیەکی سەرەکی کادیر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کادیرانی یەکێتی دەڵێن بۆ ئەوەی یەکێتی بتوانێت لەگەڵ گۆڕانکاریەکان خۆی بگونجێنێت دەبێت خۆی نوێ بکاتەوە. باشترین ڕێگەش بۆ خۆنوێکردنەوە بەسنی کۆنگرەیە بۆ ئەو حزبە. ئێستا پێمان وایە هەلومەرجی کوردستان هەلومەرجی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە بڕیارێکی بیوێرانە بدەین و کات و شوێنی کۆنگرە دیاری بکەین و خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەیەکەوە سەرکەوتانە کۆنگرەیەکی تەندروست ببەستین و یەکێتی نیشتیمانی کوردستان بێتەوە ئاستەی کە ئیلتیزام بە پەیڕەوی خۆی دەکات، ئیلتیزام بە ژیانی ڕێکخراوەیی خۆی دەکاتن و هەموو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانانی لەم کۆنگرەیە دەرفەتی بۆ بڕخسێتن و بتوانێتن بیر و باوەڕەکانی خۆی بیر باوەڕە جیاوازیەکان لە ناوی کۆ بکرێتەوە بتەو بکرێتن. داخوازی بەسنی کۆنگرەی یەکێتی بە شێوەیەک فراوان بووە کە کادرانی ئەو حزبە لە زاخۆ تا گەرمیان داوای بەسنی کۆنگرە دەکەن. بەشێکی زۆر لە سەرکردەکانیشی هەمان داخوازیان هەیە و دەیانەوێت حزبەکەیان بەرەو قۆناغێکی نوێی سیاسی بن و کۆنگرەی نوێبوونەوە و بەهێزکردنەوە و خۆڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ببەستن. ئێستا پێم وایە پاش ئەو ڕووداوانەی کە کۆتاییان دێ ڕووداوەکان دەکرێت نیشتیمانی کوردستان کۆنگرە بەبەستێ، بەڵام کۆنگرەیەکی لە پێناو کۆنگرە بەستان نەبێت، کۆنگرە لە پێناوی کۆنگرە بێت، کۆنگرە لە پێناوی چاکسازی و لە پێناوی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکتیڤ بێتەوە ببێتەوە ئەو هێزە سیاسیی کە ڕۆڵ و کاریگەری هەبوو نەک هەر لە ناوچەکە بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێتی تاکە هێز بوو کە توانیوێتی ڕۆڵی بەرچاو ببینێت لە هەموو گۆڕانکاریەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا سێ کۆنگرەی بەستووە کە ئەوانیش لە ساڵەکانی 1992 2001 و 2010 بوون. ئێستاش دوای 9 ساڵ بەسەر ئەنجامدانی کۆنگرا داخوازی کادیرانی ئەو حزبە لە هەموو کات زیاترە بۆ بەسنی کۆنگرا. ئەوان داوا دەکەن چیتر بیان و نەدۆزرێتەوە بۆ دواکەوتنی ئەنجامدانی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.